ئەندامانی کۆمەڵ گەشتبین و دڵخۆشن بە گۆڕانکاریەکانی کۆنگرەی چوارەمیان هاوشێوەی ناوچەکانی دیکەی هەرێم لە سنووری مەڵبەندی سێی هەولێری کۆمەڵی دادگەری کوردستان بە گۆڕانکاریەکانی کۆنگرەی چوارەم گەشتبین و دڵخۆشن. پێیان وایە ئەو گۆڕانکاریانە هەنگاوی گرنگن بۆ زیاتر گەشەپێدانی کار و پرۆژەی ئیسلامی و بەرەو پێشچوونی کۆمەڵی دادگەری. جەختیش لەوە دەکەنەوە کۆمەڵ لەسەر کار و هەڵوێستەکانی ڕابردووی بۆ خزمەتکردنی زیاتر بە دین و ژینی خەڵکی کوردستان و سەرجەم چین و توێژەکانی بەردەوام دەبێت. کۆمەڵێک خەڵکی شارەزاو بە ئەزمون هاتنەوە نێو سەرکردایەتی کە پێشتر لەوێ نەبوونە. دیارێکی لەو گۆڕانکاری نەوعیانە هەدەف و ئامانجی کۆمەڵی ئیسلامی ئەوەیە کە کۆمەڵی ئیسلامی دەیەوێ تەکانێک بە زیاتر بە قۆناغی ئێستای سیاسی هەرێمی کوردستان بداتن و بە فۆرمێکی نوێ مامەڵەیەکی سیاسی و هەروە لە بەرەی خەڵکدا بمێنێتەوە. ناوێ حزبێک بێتن بۆ نمونە کە بکەوێتە ژێر فشاری دەسەڵات بە ترساندن بە پارە بە هەر شتێکەوە. چۆن زاران لە بەرەی خەڵکدا خەباتی کردووە، هەوڵی داوە، تێکۆشانی کردو و تەسحێ لە پێناوداوە، بێگومان بەردەوام دەبین و پرۆژەی داهاتووشمان پشتیوان بەخوای گەورە و بە هیمەتی ئەندامانی کۆمەڵی ئیسلامی گەرم و گورتر لە زاران دێنە خەبات و هیچ کاتێک سڵ ناکەینەوە. لە کۆنگرەدا چەند گۆڕانکاریەک کرا لەوانە ڕێژەی خوشکان لە ١٠٠ بۆ ١٢٠ بەڕاستی جێی دڵخۆشی خوشکان بوو کە سوار ئەندام چار خوشکمان دەرچوو بۆ ئەندام سەرکردایەتی. گۆڕانکاریەکەش لە ناوی کرا، ناوی ئیسلامی دادرا. گرنگ نییە کە ناوەکە گۆڕدرا، گرنگ ناوەڕۆک کە ناوەڕۆکمان ئینشاءڵڵا هەر دەمێنێتەوە و زیاتریش گرنگی بە بواری خوشکان دەدەین و بەردەوام دەبین لە خزمەتکردنی خوشکان. کۆمەڵ لە ڕابردوودا دەنگی دلێری ئازادی و دادگەری بووە، بەرژەوەندی گشتی خەڵکی مافخراوی کردۆتە پێوەەر لە کار و پرۆژەکانیدا. لە داهاتوشدا نەک هەر درێژە بەو بەرنامە و سیاسەتە دەدات، بەڵکو بازنەی کارەکانی لەو چوارچێوەیەدا فراوانتر دەکات و با پاڵپشتی دەنگە ناڕازیەکانی ناو کۆمەلگا زیاتر و باشتر بە گشتستەمکاری و نادادی دەچێتەوە. دیارە لەگەڵ ئەنجامدانی هەر گۆڕانکاریەک و تەغەیرێک لە ئیش و کار هەم لە ناوەڕۆک هەم لە ناوەوە دوو لایەن دروست دەبێ کە بەشێکیان پێشوازی لە گۆڕانکاریەکان دەکەن، بەشێکیان تۆزێک بە قورسی گۆڕانکاریەکان وەردەگرن ئەویش بەهۆی ترسەوە. بەڵام ئەمە هەموو لایەک دڵنیا دەکەینەوە کە کۆمەڵی دادگەری لەسەر ڕێچکە و ڕێبازی خۆی بەردەوام دەبێ. کۆمەڵی دادگەری هیچ گۆڕانکاریەکی لە ناوەڕۆک خۆی نەکردووە، لە مەبادیئەکان نەکردووە، بەڵکو لە ناوی کردووە. کۆنگرەی ئەم جارێ کۆمەڵی دادگەری کۆمەڵە گۆڕانکاری گرنگی ئەنجامدا، هەر لە گۆڕینی ناوەکەی و هەم لە گۆڕینی ناوی کەسی یەکەمی حیزب و هەم لەوەی کە ڕێژەی ئافرەت لە حیزب لە سەرکردایەتی زیادی کرد. دیارە گۆڕینی ناو ئەگەر بینە سەر ئەو بابەتە گۆڕینی ناو کاریگەری دەبێت لەسەر ناوەڕۆکەکەی نەخێر بە پێچەوانەوە پێم وایە ناوەڕۆکەکەی بەهێزتر دەبێت، ناوەڕۆکەکەی بەمە جەوهەرتر و بە برین چۆن دەڵێ پابەندتر دەبێت بە مەبادی ئەشەرعیەکان. کۆنگرەی چوارەمی کۆمەڵ لە ڕۆژانی 18 و 19 مانگی ڕابردوو لە شاری سلێمانی بەڕێوەچوو کە تیایدا گۆڕانکاری گەورە کران. بڕیاریشە ئەو گۆڕانکاریانە بۆ زیاتر گەشەپێدانی ڕەوتی ئیسلامی لە کار و پرۆژەکانی لا کۆمەڵگەی کوردیدا ڕنگ بداتەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.